مامسا زيرك بروان عزيز زياني. مامسا زيرك بخير هيدا بروحت برم اندريس ادري لا تشينا ايش تذكر اري والله انا مين اقدس واردت نمردي قرباني مردي او ماي ما مصطفى ما شاء الله اي بدنيه لو انا اوجيا دابا ما عيدي. زور دوري كان غير خوشان هندريش مامسا عزيز يقراني عربي سلامات سلامة أبعد سلامة يا الرايح ويا الجاي ابعد سلامة سلامة تريتك سلامة صبح ومساء يا هواي ريتك سلام ألاقيك بسكون وبعين أقول ما هواي وبعين أقول ما هواي بسكون ألاقي تراضي عيني تراضي وارسم بعين عتاب وارسم بعين عتاب عيني تراضي ملامات لولا الملامات شوفك بعد ما يعود لولا الملامة سلامات أبعد سلامة يبقى نداور الروح ريتك سلامة بدل تقول اري والله سلامات إن شاء اري الله. والله سلامات ان شاء الله باشا روانزيها زانا عربياش بريان اديكو ومهمة يا اشتي دي شرين، ها؟ اديكو انواع اشتريت تكرك أو برادران لا منطقة روانزي زيجاك هي زمانيا زور تايبت لغير منطقة كي زور جاوزة منطقة لا يساردا أو منطقة جا روجك برادرك دا شي ليك دا برسي دري ناي عبد الله دري عبد الله لمالي ايش دلي يعني اسلوبك استدد لابد بلا ما دزاني روسيا زمانك كجواب ددم دلي الي دي بما زخويالي كاوتي تيجيشت
زانە کۆیچە لەنە نزیکە ڕوسەکەت لە باشە باش زانسە نزیک یایەوە لێرەیە بەڵام خەوتیە ئێلێ دەیە بێماجا خەویا لێ کاوتی ئەوزە لەحنەکەی خۆشە لێ کاوتی کاکە تو خەوتێ لێ نەکەوتی ناوەڕە ئێدە باشە باشە تو چ گۆرانێک هەیە حەزت لێ بوو بی تووبی حەز لێبی یان بەدەنجی تو گوترابە هیچ گۆرانێک هەیە ئەوەندە حەزت چوبی تێکە بەدەنجی تو گۆترابە واللهی مامسا زۆر گۆرانی هەیە حەزمە کردی من بە یەک لەوە گۆرانێکە مامسا دەرەوە هەبی لێم ببوورە خۆش مامسا بەیان زۆر ئەزی لێە چ گۆرانی دی شەر نییە بەس کوردی بی ینی حەزت لێ شتەکی دیکە بە زمانەکی دیکە بێ یاخود بە قورآن زیاتر مامسا من ئیش لەسەر مادە کوردیەکانەکەم زیاتر تابع ئیشتی کوردیمە ڕەنگە زۆر گوێبیستی مادەی عەرەبی و تورکی و ئەوانە نەبم ئێ تو لای میوزیک دەکەی کو دەبیشتیوە جاروبان ئەوانەی لێوێن دەردانیشتینە بەجی ڕوانزە گوتی جاروبان دەکشیتی هێرەکەم بەس باشە بەسەراتە چ خۆشم نەبوو بڵێ لەسەر شتانێک کە لە لای میوزیک لەوانەیە بەسەراتی خۆشت بەسەراتی یەکەیت تاکید ینی شتێکەوە تۆزەک بە پێکەنین مان بینەکە کە سەش خۆش لە مامۆستا ڕێبوار بە ئەومان لە بجێڕیتەوە باز لە مامۆستا ڕێبواری بەخوا دەی مامۆستا ڕێبوارم لە بجێڕیتەوە مامۆستا ڕێبوار لەوەش کۆمنتی هەیە مامۆستا ڕێبوار لە لایەکی بوون نایەت زێشکت گۆ کاکە بیدن بیدەنێ بزانین مامۆستا ڕێبوار چییە دەی لەواکەیتە ئەوە ساڵی 2016 بوو جوانە لایڤ موزیکمان هەبوو جوانە لە شوێنێک ناوی شوێنەکەش نانیم ناوی گۆرانی بێژەکەش نانیم وڵای گۆرانی بێژەکەش گۆرانی دەگوت ئەها بەخۆی عادەتە مەسەلەن خەڵک لەسەر وەرەقەی دەنووسی مەسەلەن گۆرانی داوا دەکاتن لەو کارمەندانی وێندەر مەسەلەن خوارد و شتوا دەینن دەوان داوا دەکە دەری قەلم وەرەقەکەم دێشتەچی دەنووسن وای وەڵا کارمەندێکی بان کردبوو گوتی زەحمەت نەبی قەلەم وەرەقەکەم بدێ نووسی بووی بە سوپاسەوە گۆرانی هەینار جوانە وەڵا دا کارمەندەکە دەویست بڕە گوتی کاکە زەحمەت نەبی وەرەوە گوتی دوو شیش تکەشم لە بۆ بینە دوو شیش تکەم لە بۆ بینە وەڵا کارمەندەکەش دەکنە خۆی نووسی دوو شیش تکە کارمەندەکە لە نەفسی وەرەقە کارمەندەکە لەکە خۆی نووسی کارمەندەکە بەرێ وەرەقەی گۆرانی داواکراوەکەی بردە مەطعەمی وەرەقەی دوو شیشەکەی لەبەوە گۆرانی بێژەکەی نابوو نووسری بووی دوو شیش گۆرانی بێژەکەش هەر دەیخیندەوە مشەوەش بوو گوتی کاک ڕێبوار بزانەوە برژاوی دەوێ یان خەیکەم بی گوتم دۆ ئەوانەی مەطعەمیش هەینار یەک شەربەتی هەناری جوان کابرا گوتی بینە ئەمن داوای هەنارم کردیا ئەوە یەک سەعات شە چاوەڕێ و گۆرانەکەم بۆ کابرایە نایرێ عەداوەتی لەگەڵ دەست خۆش بەس ئەمە داوای ئەوە ما کرد ئەو بەسەراتە چ خۆی بڵێ توی زمانی 2016 باس کرد خۆ و کاتت وەڵای بەسەر وەی نییە بجێڕنەوەی